ڕێگای هامڵتۆن لە ساڵی 1927 دەست بە دروستکردنی کراوە. سنووری کۆماری ئیسلامی ئێران و پارێزگای هەولێر بەیەکەوە دەبەستێتەوە. ساڵی 2011 حکومەتی هەرێمی کوردستان نزیکەی 50 ملیارد دیناری تەرخان کرد بە مەبەستی جووت سایرکردنی ڕێگای نێوان چۆمان حاجی ئۆمەران، بەڵام دوای ماوەیەک کارکردن لەم پرۆژەیە وەستێنرا. خۆی پرۆژەی دووسایدەکە لە مانگی چواری ساڵی 2011 دەستی پێکردووە، دەبووە لە مانگی چواری 2013 لە مای 730 ڕۆژ خەڵاس بێ، بەڵام هەندێک دەرخستەی ئیزافی بۆ کراوە 1226 ڕۆژ مودە دراوەتە بە پرۆژەکە کە دەبووە لە مانگی 8 ساڵی 2016 پرۆژەکە بە کۆتایی پێت، بەڵام قەیرانیدا لە یەک لەو گرفتە هەر لە سەرچیانە بوو کەوای کرد پرۆژەکە بوەستێت. جگە لەوەش گرفتی قەدەبووکردنەوەی کۆمەڵک زەوی زاری خان و هاوڵاتیان هەبوو کە ئەوەش وەکو پێویست داخلی پرۆژەکە نەکرابوو، بەڵام قەیرانی دارای هۆکاری سەرچیە بوو کە بۆ هۆی هەڵاوەستانی پرۆژەکە لە کاتی ئێستادا دووبار لە دراسەی ڕێگاکە کراوەتەوە هەوڵ دەدلێ بە دیزاینێکی نوێ لە هەندێک شوێن ڕاستکردنەوەی ئاراستەی ڕێگاکە و ئومێدمان وایە دراسەکی تەواوی بۆ پرۆژەکە کراوە لە ساڵی ئایندە دەست بە پرۆژەکە بکرێتەوە بە شێوەیەکی باشتر بۆ ئەوەی سوودێکی زۆری بۆ خەڵکی ناوچەکە و هەم بۆ بزافی گەشتیاری و بازرگانی لە سنوورەکە هەبێت. بەشی زۆری ئەم گوندانەی دەکەونە سەر ڕێگای هامڵتۆن لە نێوان چۆمان حاجی ئۆمەران، باغ و بێستان و زەوی هاوڵاتیان کەوتنە بەرجووت سایدەکە و دوای ئەوەی پرۆژەکە وەستا هیچ هاوڵاتیەکیش قەرەبوو نەکراوەتەوە. ئەو شوێنێک کە من لێ ڕاوەستایم باخچە بوو، زەوی ئێمە بوو، بێستان لێکرد بوو و بەرجۆت سایدی چۆمان ئاجۆمەران کرد. سەرەڕای ئەوەی کە حکوومەت پرۆژەکەی جێبەجێ نەکرد دوای 10 ساڵ و نە قەرەبووی کردینەوە و نە پرۆژەکەشی جێبەجێ کرد. هەر ئێمەش نین، چەند گوندی ترن لە سەرەوە کە تووشی ئەو گرفتە بووین. ڕێگای هامڵتۆن لە نێوان چۆمان حاجی ئۆمەران نزیکەی 20 کیلۆمەتر دەبێت. لە ساڵی 2011 بەپێی گرێبەستی نێوان حکومەتی هەرێمی کوردستان و کۆمپانیای جێبەجێکار پێویست بوو لە ماوەی 730 ڕۆژدا ڕێگاکە بە جووتسایید بکرێت، بەڵام ماوەی 10 ساڵە ئەم ڕێگایە وەک خۆی ماوەتەوە. پێشەوە مەحموود کورسات نیوز، چۆمان.